ئەمەی پشتمەوە لە ڕابردوودا بە ڕێگەی مەرگ ناسرا بوو کە لە تونێلی پێشڕەوە کاتێک داهاتی دەخوارەوە زۆترین ڕووداوی هاتچۆ ڕووی دەدا بەهۆی لێژی شەقامەکەەوە و چەند کەسیش بەهۆی ڕووداوی هاتچۆوە لێرە جای لێزدا. بەڵام ئەمڕۆ ئەم ڕێگایە کرایەوە بە شێوازێکی مۆدێرن کە تەواو گۆڕانکاری تێدا کراوە. منەچمە لای دلێر کەمال بەرپرسی ڕاگەیاندنەکانی کۆمپانیای خەیوان سڵاو لێ بە کاک دلێر. ئەم شەقامە گۆڕانکاریەکان چی و کەتیاتان ناکرد مەترسی ماوە لەسەر شۆفێران؟ سڵاو لە بەڕێستان، ئەم ڕێگەیە وە خۆتان ئاگادارن پێشتر ڕێگەیەکی پڕمەترسی بوو و بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو ڕووداوانەی کە لێرە ڕوویاندا چەند کەسێک جانیان لەدەزا. لە دوای ئەوەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی داوایان لێکردین بۆ جێبەجێکردنی ئەم ڕێگەیە، سەر لەبەری ڕێگاکە هەمووی دروستکرایەوە بە شێوەیەکی زۆر ستاندارد و ئەندازیاری کە توانین بڵێن جوسایدی هەواری شار بۆ تونێلی پێشڕەو کە لە فولکەی یەکەمی شەقامەکەەوە دەست پێ کات بۆ تونێلی پێشڕەو درێژی ڕێگاکە کیلۆمەتر و نیوێکە و ئەم ڕێگایە پانیەکەی 30 مەترە بە شێوەیەکی زۆر ئەندازەی ڕێک و پێک دروست کراوەتەوە و ئەم شەقامە لەمە دووە لەم ڕۆ بەدواوە دەخرێتە خزمەت شۆفێران بۆ ئەوەی بتوان هاتوچۆی تێدا بکەن. ئەو مەترسیانەی کە هەبوو ئەمە بە قسەی ئێمە نا بە قسەی بەڕێزان لە هاتوچۆ و لە لایەن ئەندازیەکانی ئەو بەڕێوەبەرایەتیەوە لە هەمان کادا لەلایەن شارەوانی سلێمانی و تیمی ئەندازیاریمان کە لە باشین تیمەکان سەرپەرشتیم ڕێگەیان کردووە. ئەو مەترسیانەی کە هەبوون وەگێسە خۆتانی بن کە هاتوچۆی پێکرێ بە هیچ شێوێک مەترسیەکان نەماون و ڕەچاوی ئەو ستانداردە بەرزەکراوە کە پێویستە لە ڕێگای هاتوچۆدا پەیڕەو بکرێ. حسابی وەکراوە کە لە زستاناندا ئەم شوێنە سەختە نزیکە لە شاخی گۆیژەوە ئەی بەستێت بەفری لێ باری حسابی و بابەتان نەکراوە؟ بەڵە بێگومان پێشتر بەرزێکی زۆر هەبوو لە سەرکەوتنی ڕێگاکە بۆ تونێلەکە، بەڵام هەموو ئەوانە بە شێوەیەکی ئەندازیاری ڕێک و پێک چارەسەر کراون و لەگەڵیشە ئەگە سەرنجبەی ڕێگاکە بە شێوەی زیگزاکی دروست کراوە بۆ ئەوەی ئەم ڕێگەیە خۆی لەگەڵ سەختی ناوچەکەی بتوانێت ئاسانکار بێ بۆ ئەو شۆفێرانەی یاخود ئەو ئۆتۆمبیلانەی بەم ڕێگای هاتوچۆکەن. وەگەبینن لێرە شەقامەکە کە ئەمڕۆ لە هێڵکاری و لە ڕێخستن و تاواکردنی هەردوو سایی دەکەتەوە بۆ و ئەمڕۆ بە ئامادەبوونی بەشێک لە لێپرساوانی حکومی بە سوپاسەوە کە لێرە بوون کرایەوە و هەمووانیش ئەتوانن لە مەودووە هاتوچۆی پێدا بکەن. و ئەم ڕێگایە گرنگیەکەی ئەوەیە کە چوارتا قەزای چوارتا و ماوەت و ناوچەی شارباژێر بەگشتی کە چەندی ناحێ و دایان گوندی لە خۆ گرتووە ئەبەسێتەوە. خۆتان نەزانن لە تونێلی پێشڕەوە هەرکەس داخلی شاری سلێمانیە بێ دوو ڕێگەی هاتوچۆی پێ بکات، سایدی کورساتە کە دەچێتە خوارەوە و لە هەمان کاتە ئەم دوو سایدەی هەواری شارە. بۆیە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە گرنگیەکی زۆری هەیە و خۆشتان نەزانن کە هەفتانە هەزاران سیارە هاتوچۆکات چ بۆ چوونیان بۆ ناوچەی سیتەک و قەزاکانی دەوروبەری و یاخود داغڵبوون بۆ شاری سلێمانی. دۆسپاس بۆ دلێر کەمال بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی کۆمپانیای خەیوان. بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون ئەم شەقامە لە ڕابردوودا زۆرترین ڕووداوی هاتچۆ ڕووداوە کە چەندین کەس یان کەمەندان بوون یە گیان لەدەستداوە بەهۆی ئەو ڕوودا و ئەو لێژی ئەم شەقامەوە. بەڵام لە ئێستادا بە شێوازێکی مۆدێرن و جیاواز شەقامەکە کراوەتەوە بۆیە بە شێوازەی زیگزاشیە کاتە لە تونێلی پێشڕەوە لە ناوچەی شارباژێرەوە دەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی و بۆ لای هەواری شار دەتوانێت شەقامە بەکاربێنیت و بگەڕێتەوە بە پێچەوانەشەوە لە هەواری شارەوە دەتوانی بچیتە لای تونێلی پێشڕە و ئەو ناوچەی کە هەیە. بۆیە ئەمە ئەمڕۆ کراوەتەوە و خراوەتە خزمەتی شۆفێران و هەوڵاتێک.